خۆپیشاندانەکانی ناوخۆی ئێران سەرنجی ئێرانەکانی دەرەوەی وڵاتەکەی بۆ خۆی ڕاکێشاوە ئەوانەی دەیان ساڵە بە هۆکاری سیاسی لە زێدی خۆیان دوورکەوتونەتەوە. ئەو کاتەی سەلمان ئێرانی بەهۆی بارودۆخی سیاسیەوە بەرەو عێراق بەجێهێشت تەمەنی 35 ساڵ بوو، ئێستا تەمەنی 74 ساڵە و بەردەوام سەرقاڵە بە هەواڵی خۆپیشاندانەکانی ئێرانەوە. حتما ئەگەر کاورە تەنەزول نەوێ هەڵناسی خۆپیشاندان حتما کاورە نەوارە بێزندەییە بێگوزرانە وە. کاتێک لە ساڵی 1970 ڕژێمی پادشایەتی لە ئێران گۆڕا، چەند مانگێک دوای ئەوە پێکدادان کەوتە نێوان هێزەکانی کۆماری ئیسلامی ئێران و دانیشتوانی چەند ناوچەیەکی کوردنشین، ئەمەش کۆچی هەزاران کوردی لێکەوتەوە. حوسێن بەگەنجی و تەندروستیەکی ساغەوە ئەوارەی عێراق بوو، بەڵام ئێستا لەسەر جێگەوە چاودێری خۆپیشاندانەکانی ئەو دی و سنوور ئەکات. 40 ساڵ یەک ساڵ کەمە من لە وڵاتی خۆم و لە خاکی خۆم ئاوە دەراکوجا بوو ماڵی ملەت مەر نییە بۆ هەقی ئەو فەقر و فەخرا ئەخۆی کاورا برسیەتی تینیەتی هەژارە نێسی کاورا نێسی کراماشینێ بۆیە مەسەڵ بێتە سەرپێلا بڕۆ کرماشانە بێتە قەسەر ئەی مەردم گشتی زەنهاڕووە هێنی دەستنەچوونیە هێنی برسیەتیە ئەگەر کاورە برسی نەوێ بۆ هارەوێ برسیەتیە نەداریە دەستنەچوونیە نەعەداڵەتیە. سەلمان ناوی خوازراوی ژنێکی تەمەن 62 ساڵە، ئەو کە بەشێک لە خزمەکانی لە ئێرانن نایەوێت دەموچاوی لەم راپۆرتەدا دەرکەوێت، بەڵام دەیەوێت پەیامەکەی بگەێنێ کە ئەویش دەنگخستنە پاڵدەنگی خەڵکی ناڕازی ئێرانە بە هەموو پێکهاتەکانیەوە. کوردی ڕۆژەڵات حەقی خویاوە ئەی بۆ حەقی خۆی گشتی دەفاکە حەل لە تورک و فارس و عەرەب و گشتی داوای حەقی خۆیەکە دەسڵاتدارەی خۆ بێ دەسڵات دەڕوان حەقەکەیان ئەکرێەوە هەڵقی ئەیدەن کۆمەکی شەڕی بەشارەسەدا وەهینی یەمەنە وەهینی عێراقا و ئەی ئەوە حەقی نەوتەکەی هینی خاکی کوردە گشتی خوانەناس خوالیێست و ئێمە دەسڵاتدار خوارێ بێ دەسڵات دەڕوان گشتی لەسەری حەقی خۆی ڕاپەڕیە گشتی لە تەنیا ڕاپەڕیە گشتی لە برسێتیە ڕاپەڕیە ڕۆڵە یانی خۆی ناوەدە. تەمەنێک لە ئاوارەی و دەربەدەری هێشتا بۆنی خاکی لە دڵی ئەوانەدا دەرنەکردووە کە سەردەمانێک بە پێکانیان شاخ و دۆڵەکانی ئەم سنوورەیان بڕی بەرە وڵاتێکی تر کە هێشتا خۆیانی تێدا بمیوان دەبینن. دوای گۆڕینی سیستەمی حکومڕانی لە ئێران بەشێکی کەم لە ئێرانیەکان ناڕزایەتیان دەربڕی و لە ڕێ ئەم سنوورانەوە وڵاتیان بەجێهێشت، بەڵام دوای 4 دەیەیە ناڕزایەتەکان لەو دی و سنوورەوە تەواوی وڵاتی گردوتەوە. داواکارەکانش ئێستا نەک تەنها بۆ نانن بەڵکو بۆ ئازادی گۆڕینی سیستەمی حکومڕانین. ڕێباز مەجید دەنگی ئەمریکا، سنووری عێراق ئێران.